تەوەرێکیمی گفتوگۆکانمان ڕاستەوخۆ لە بەغدادەوە دەبێت کە میوانمان دەبێت لەسەر کۆبوونەوەی پەرلەمانی عێراق قسە دەکەین بزانین ئەو بابەتانی کە لە پەرلەمانی عێراق دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق قسە و باسی لەسەر دەکرێت چێ واروها بە شێوەیەکی گشتی چارەسەرکردنی تەواوی کێشە و گیر و گرفتەکان لە ڕێگەی پەرلەمانەوە داهاتووی عێراق دەگەیەنێتە کۆ تایبەت بەم بابەتە خەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغدادەوە لەگەڵمان دەبێت کاک خەریب سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت باستەوە بکەیت کە ئەمڕۆ ئەنجومەنی یاخود با بڵێن پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە ئەو بابەتانی کە لە پەرلەمانی عێراقدا ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکرێت چین؟ بەڵێ سڵاو لە جەنابتان لە بینەرانی ئازیزی کەناڵی کورسات هەڵبەت ئەمڕۆ یەکەم ڕۆژی داوای پەرلەمانە بێت دوای ئەم ئۆقدەیەکە هاتە پێش و تەوەری دانیشتنی پەرلەمان چەند خاڵی لە خۆئەگرێ لەوانە سوێن خواردنی بەشێک لەم برادرانەی کە ئیتر وەرزبندیە بە هەر هۆکارێکە ئەمڕۆ دێن سوێندی یاسایی دەخۆن لە پەرلەمان و دوای تعدیلی یاخود خوێنەوە و قرائەیە بۆ هەندێک لەم فەسڵ مادانەی کە ئیتر ڕەبتی بە لیژنەکانەوە هەیە ئیتر لە ئەو لیژنانەی کە ئەوڕۆ قیراءە و خوێنەوەیان بۆ دەکرێت لە بواری سەحە و سناعە و ئەو زراعە و کۆمەڵێک بوارن کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق لەم چوارچێوەدا دانیشتەکانی خۆی ئەکات و هەروەها ئەم لیژنانەی کە لیژنەی هەمیشەیی دەبن دووبارە پێداچوونەوەیان بۆ دەکرێت یاخود ئەوانەی کە پەرلەمانتاری نوێن ئەم هەفتە و قسوور پەرلەمانتاری کە هاتنەوە شوێن ڕۆڵی سەدر تا ئێستا وەکو تەحلیلکردنی لیژنەکانیان لە پەرلەمان دەنگدانی بۆ نەکراوە ئیتر ئەمڕۆ ئەمە شەرجی بەجیاکرێت ئەمە و ئیتر ئەو مناقەشە عامەی کە عادەتەن لە دانیشتەکانی پەرلەمان لە خاڵی کۆتایی باس لە مناقەشی عام دەکرێت و ئەم خەڵانی یاخود پێویستیانەی کە بۆ عێراق پێویستە لە کۆی محافەزات و نوێنەرەکانیان کە لە پەرلەمانن قسە و باسی خۆیان لێ دەکەن لەو چوارچێوەی کە ئەوەی کە نقطەی نظامی ڕێگادات و مەشمول لەوێ پێی و ئەمە کۆمەڵێک دۆخی ئێستای کە لە شەقامی عێراقیدا گەرمەی هەیە یاخود جێگەی باسە لە کۆی بوارەکەن نە بەتابەتی ڕوانگە سیاسیەکەی کە حکوومەتی ئێستای عێراقی ڕۆڵ و کاریگەری لەسەر شەقامی عێراقی لەسەر لە بواری قسمگوزاری چۆن دەبێت و ئەوەش دیسان قسە و باس دەهێنێ کە لانە سیاسەکان و لایشاندا ڕۆڵە گەورەکەیشی نیشتیمانی کوردستان لەکوێ بێت. بەڵێ کاک خەریب ئەو پرۆژه یاسایانی کە ئەمڕۆ بۆ نمونە باسی لەسەر دەکرێت ئەو بابەتانەی کە گفتوگۆی لەسەر دەکرێت بۆ بەرژەوەندی هاوڵاتیان خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ لە پێشەوەی کە ئەوڵی تەشریعی بێت کۆمەڵێک لەو پرۆژانە قیرائی یەکەمیان بۆ کرا ئیتر ئەمڕۆ قیرائی دومیان بۆ دەکرێت لە بواری سەحە لە بواری زراعە لە بواری مەسەلەن صناعە تیجارە لە هەموو ئەو بوارانە ئەم پرۆژە ئاسانەی کە هاتوون داخلی پەرلەمان بوون خۆتان نەگەدارن کە جاری یەکەم قیرائی بۆ دەکرێت جاری دوم هەر قیراءە و تر جاری سێم بەگەر هیچ کێشەیەکی سەر نەبێت دەنگدانی تەواوی بۆ دەکرێت و تر چۆن دەڵێت شایەتی خۆی وەرەگرێت پرۆژەکان بێگومان لە عامدا دوجار حالەی حکوومەتی عێراقی دەکرێت و حکوومەتی عێراقی دەستکراوە دەبێت لەوەی کە لەوەی هەیە باشتر بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بکات بە کۆمەڵانی خەڵکی عێراق لە کۆی بوارەکان نەگواسم کرد لە بواری سەحەدا لە بواری زراعەدا لە هەموو ئەو بوارانەی کە عێراق پێویستی بە ئەپدەیتی خۆی هەیە بە چێکردنەوەی خۆی هەیە لە مەجالەکاندا چکن لەبیرمان بێکە هەر گۆڕانکارێک لە حکوومەت دروست دەبێت ئیتر پێویستی بەوەی هەیە کە ئەم حکوومەتە کۆمەڵێک دەستکاری کۆمەڵە قوانین بکات لە کۆی بوارەکانی مختص بە ژیانی خەڵک ئەم حکوومەتەی جەنابی شیعە سوودانیش بە منهەجێکی وزاری منەظەم و تۆکمۆ هاتووە و ئەو منهەجە وزاریە کۆی لایەنە سیاسیەکان پێی ڕازی بوونە کۆی لایەنە سیاسیەکان جگە لە ڕەوتی سەدر کە دیارە ئەوانیش خۆیان باوەڕێوا بوو کە لە عەمەلی سیاسی سەحب بکەن لەم قۆناغەدا ئەگەر نا کۆی لایەنە سیاسیەکان پێی ڕازی بوون بە کوردیشەوە لە ناویشاندا مخۆم خۆی ئەوە هەیە کە دەبێت هەرچی کرابێت لەم مانگەدا تاکۆتای ئەم مانگە بودجەی عێراق میزانی عێراق داخلی پەرلەمان بێت ئیتر ئەوەشان هەندیسان بابێکە یاخود فەسلەکە کە نیقاش و جەدەلی زۆر بە دوای خۆیدا دەهێنێت ئاخۆ بودجەی ئەقالیم و بودجەی هەرێمی کوردستان یاخود شایستدارەکانی هەرێمی کوردستان لەوێدا چۆن دەبێت چۆن دەڕوا ئەوە کۆمەڵێک باز دەبن کە ئەم مانگە دەبێتە مانگی گەرمی پەرلەمانی عێراق کە ئەم پرۆژە سانەوەی کە پێویستی بۆ بێت تعدیل بکرێت ئەوەی کە پێویستی بۆ بکرێت دووبارە
ئیتر وەڵحاصڵ تعدیل لێ بکرێت هەموو ئەوانە ئەم مانگە دەبێت کە یاخود ئەم چۆن ڕۆژان دەبێت کە لە پەرلەمانی عێراق فراکسیۆنەکان تاوتوێ ئەم مۆزوع دەکەن و هەر لیژنێش ویژە هەنازاری یاسایی خۆی دەخاتەگەڕ بۆ لیژنەکەی دواتر دێتە ناو دانیشتنی عین پەرلەمان. بەڵێ کاکەری بۆ هۆکاری کە ئەندامی پەرلەمانی عێراقی و لە نزیکەوە ئاگاداری با بڵێن بابەتەکانی باست لە پشکی بودجە کرد بەپێی ئەو پێشبینیانی کە هەیە پشکی بودجە بۆ ئەم مانگە تێدەپەڕێندرێت دەکرێت قسە و گفتوگۆی لەسەر بکرێت واروە پەسەندیش بکرێت یاخود ئەمە کارێکی قورسە ڕەنگە بکەوێتە مانگی داهاتووتریش. بەڵێ ئەوەی کە لێسادا ئێمە لە حیوار لەگەڵ ئەوان لە چۆنەڵی خارجی دانیشتنە ڕسمیەکانی پەرلەمان لەگەڵ وزارەتی دارایی و ئەوانەی کە پسپۆڕن لە بواری ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە و ئیتر ڕوونتر یعنی بێڵم زیاتر وزارەتی دارایی ئەوان لە حاڵەتی کۆتاییدانە لە ئامادەکردنی ئەم پرۆژەیە کە ناوی بودجەی هەرێمی کوردستان عێراق بەگشتی و دوای ئەوەی کە ئەوان تەواو دەبن ئەم لیژنەیە کە مختصە بەوە ئیحالەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کرێ و ئەوانیش 2000 بۆ پەرلەمانی عێراق ئەینێرن. هەوڵەکانی ئەوان ئەوەی کە ئێمە ئاگادارین بەڕسمی لە کۆششدان بۆی کە بتوانن تا کۆتایی ئەم مانگە بودجە داخلی پەرلەمان بێت بێگومان کە داخلی پەرلەمان بوو خۆتان نەزانن لەوێشەوە دیسان نەجار هەم لیژنەی مالی هەموو لیژانەکان دێن قیراعی یەکەم و دووەم و إلى آخره والحاصل شەنوکەوی یاسایی و دارایی خوار بۆ ئەم میزانیەکە نەویش بێگومان کاتەشی باش دەخانێ. ئومێد دەکەین مانگی دوو ئەم مانگە بێکە وەکو دەڵێ کلیلی چارەسەری کێشەداریەکانی عێراق بەگشتی و هەرێمیژە تایبەت تێیدا بکرێتەوە و خۆوان نەزانین هەموو وڵاتێک کۆڵەکەی سەرەکی کە تەبەنی ئەکرێت ڕوانگە اقتصادی و دارایەکەیە عێراقیش ئیتر بەهۆی ئەو چێشە سیاسیانی کە هەیەی ساڵانە و بلەخەس لە کاتی تەشکیلی حکوومەتی نوێ یاخود ئەوەی کە میزانی ساڵانەیە ئەم خلافاتی سیاسی نێوان لاەنە سیاسەکان ئەبێتە هۆکار بۆی کە بڕێک تاخیربوونی میزانی پێوە بێ لە هەموو ساڵەکانداوە ئەو ساڵش بێگومان ئەگەر هاتووە پرۆژە ئاسایشی خۆراک نەبە دیسان کێشێکی گەورە لە عێراق دروست بوو کە فراغەکی یاسایی لە کۆی بوارەکار و لە ناویشەندا بواری دارایی داهاتە پێش ئیتر بەوەش حکوومەت تووشی پەنسەر بوون ئەبوو بەڵام ئیتر ئەم پرۆژە ئاسایی کە هاتە پێشی ئاسایش خۆراک دافعی باش بوو یاخود هۆکارێکی باش بوو بۆی کە لەسەر میزانە پێشی نەکەوێت تەسدیقی میزانە لەو مانگەداین کە پێویستە هەموو لایەنەکان ڕوونەت بنوێنن بۆی کە بتواندرێت پرۆژەیەکی باش لە بواری میزانە پێک بهێنرێت و ئیتر ئەوی کە بجێ قالیمە محافظات بەگشتی خواستەکان تێدا بێتە دیوە هەرێمی کوردستانیش بێگومان پێویستە هەم داکۆچیکارێکی باشی ئەم ڕوانگە بێت و هەم پێشەوەی کە بێتە ناو بە وەرەقەیەکی داخل ئەم پرسە بێت لە ناخۆی خۆماندا ئیتر لەسەرەوە کۆک بین کە پێویستمان بۆیە کە ئینکاری سیاسی لە گەڵ عێراق تا ئەو شوێنێک کە دەزانین بۆ کورد زیانی نییە وەلای بنین بۆی بتوانین ئەم دۆخە تێپەڕێن کە دۆخی پێویستی هەم بە هودوو هەیە هەمیش پێویستی بۆی هەیە کە مافی خۆمان داکۆچی بەڵێ کاخەریب دانیشتەکانی پەرلەمانی عێراق و ئەو گفتوگویانی کە لەسەر ئەو بابەتە جیاوازانی لە پەرلەمانی عێراقدا دەکرێت داهاتووی عێراق بەرەو کوێ دەبات دەکرێت بڵێن تەواوی کێشەکانی عێراق چارەسەر دەکات؟ بەڵێ ئیتر لە هەموو وڵاتێک وایە ئەم ڕۆژانەیە خود ئەم بڕیارە حەسمانەی کە پێویستە حکوومەتی ئەم وڵاتانە بیدەن بێگومان پێش ئەوەی کە حکوومەت بڕیاردا پێویستە لە پەرلەمان ئیتر شەرعانی بۆ بکرێت بێت ئەم لیژنانێک کە لیژنەی مختصن کای لەسەر بکەن و 2000 لە دانیشتنی عامی هەموو پەرلەمانێک تەسویدی بۆ بکرێت و ئیتر ئیحالی حکوومەت بکرێت بۆی حکوومەت بتوانێت شاڕەی کاری دیاری بکات. عێراق ئەم وڵاتەیە کە زۆرترین چێشمی سیاسی لە مەزهبی و تایفی تێدا بووە لە ڕابردوو بێستا شەو بەردەوامیشە بێت و بێ عێراق وایتر 2000 ناتوانرێت بگوترێت ئەم خولەی پەرلەمان یاخود ئەم کابینەی حکوومەتی عێراقی ئەتواندێت فریادڕەسی گەلی عێراق بێت تەجاوزان پێ بکات لەم مەعمەعە سیاسیەی کە هەبووە ئیتر بە خوێنڕێژی بە چێش بە هەر جۆرێک لە ناوی ئەوەی کە ناوی چێشەیە تەجاوز بکات لەم قۆناغی کە هەیەی و بگوترێ عامی ئەم ساڵ دەبێتە عامێک کە 2000 تەجاوز بە هەموو ناخۆشەکان بکات. نا
عراق لەم دۆخەدا ئەمێنتەوە ئەوەی کە ناوی ئاڵۆزی سیاسیە بەڵام ئومێد دەکەین کە ئەم ئاڵۆزی سیاسیانە بتوانێت ڕەچاوی ئەم دۆخە بکە کە ئێستا خەڵکی عراق پێویستی پێوەیە کە خەڵکی عراق پێویستی بە خزمەتگوزاریە بەوەی کە مستەفید بێت یاخود ئەو عراق خۆتان نەزانانی چێک لە هەر وڵاتە دەوڵەمەندەکانە سەئاسی دووەلی عەربی و ناویشاندا ئەم ساڵ بە تایبەتی لەم ساڵدا ئەوەی کە پسپۆڕان یاخود بە ئاگایان لە بواری دارایی شڕۆڤەی خوانیان بۆ کردووە عێراقی ئێستا جیاوازە لە عێراقی هەموو ساڵەکانی دوای سقوط واتە اقتصادی ئێستا عێراق لە ئاسێکی زۆر بەرزە ئەتوانرێت بە تەفاهم و لە تێگەشتن ئەتوانرێت کە میزانی عێراق بە شێوەیەک دابەش بکرێت کە گەلان لی مستەفید بن لە عێراقدا و ببێتە حکوومەتێک کە لە سایدا کۆی عێراقیەکان بە هەرێمی کوردستانیشەوە بە حکوومەتی خوانی بزان و ئەوەش بێگومان چەندەی پەرلەمان ڕۆڵی تێ ئابینێت ئەوەندەش خارجی پەرلەمان کە لایەنە سیاسەکان هەنا چونکە لەبیرمان نەچێت کە ناو پەرلەمانیش 2000 ئیتر کۆکەرەوەی کۆی لایەنە سیاسەکان لە پەرلەمان بەم شێوازە شەریعەتەی کە لە هەڵبژاردنەکان بەدەستی دەهێن و ئیتر پێویست بەوەیە کە چەندەی ئێمە لە پەرلەمان کار لەسەر ئەوە دەکەین کە پرۆژە یاسا بینە پێشێوە ئەم ڕوانگەیانە تەبەنی بکرێت کە 2000 بۆ خزمەتی گشتی کاریگەری ئەبێت هەندەش لایەنە سیاسیەکان باوەڕیان بە لێبوردەیە هەبێ وەکو ئێستای کە یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەکە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش کاری بۆ کات و بۆتە سەمامی ئەمام وەکو هاوشێوی سەردەبی جەلال مامجەلال لایەنە سیاسیەکان بەم نەمەتە بەم کار بکەن کە وەک باسم کرد یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی پێ هەیە بەڵێ کەواتە کاک خەریب پەرلەمانتارە کوردەکان و لە نێوەی نیشانە پەرلەمانتاران یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە بە ئامادەگیەوە ئامادەن تا چەندە پرۆژیاسای ئامادەیە بۆ ئەوەی بۆ بەدەزینانی تاوای مافەکانی کورد و هەروە لە بەرژەوەندی هاوڵاتیانی کورد بتوان لە پەرلەمانی عێراقدا گفتوگۆی لەسەر بکەن تا چەندە ئەم ئامادەگیە دەبینیت بە شێوەیەکی گشتی لە ناو پەرلەمانتارانی کورد و بە تایبەتریش لە پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ فراکسۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕنگدانەوەی سیاسەتی ڕەسەن و ئەسیلی حیزبەکەیەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە بێمە سەر ئەو جانبە وەک چۆن لە کۆی مەعادلە سیاسیەکانی ساڵی ڕابردوو تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکایەتی ئەم حیزبە ڕۆڵی گەورەی تیابینیەوە بۆەوەی کە عاملی خێر بووە بۆ ناو بەڵێ بەوەی کە عاملی خێر بووە بۆ تەبایی نێو لایەنە سیاسیەکان و ناویشاندا نێو ماڵی شیعە واتە وەکو لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان یەکێتی نەبووتە بەشێک لە فراوانکردنی درزی نێو ماڵی شیعە بەڵکو عاملی خێر بووە لە بە هەمان شێوە وەک باسم کرد فراکسیۆنەکەشمان عاملی ئەم خێرەیە و تەبەنی ئەم بوارە ئەکات بۆیە لە هەموو کات زیاتر فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان لە ئامادە باشیدایە و ئەم لیژنانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێیدا ئەندامە یاخود قەرار بەدەستە لەم لیژنانەدا بێگومان ئەم لیژنانن کە ئەم بەرچاوڕوونی هەیە لە ناو کۆی فراکسیۆنەکان کە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق توانێتی ڕۆڵی گەورە بجێڕێت هەم لە ئەم پرۆژانەی کە دێنێ پێشێ و هەم لە پێشکەشکردنی پرۆژە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنیتی و هەم لە علاقاتی فراکسیۆن و ئەندامانی لەگەڵ مؤسساتی دەوڵەت تۆندراوە کە ڕۆڵێکی بەرچاو کاریگەر ببیندرێت دیسان ئەیجابمەوە بۆ ئەوەی کە ئیتر ئەم فۆرمەلە کارکردن لە ناو فراکسیۆن بێگومان دەرەجە پێدەری ئەم ناهجەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی پێیەتی لە کۆی بوارەکاندا لە بواری پێکەوەی لە بواری باوەڕبوون بە هزری نەتەوەی لە بواری باوەڕبوون بە خزمەتکردنێکی فعلی دوور لە مزایدەکاری بۆ خەڵکی عێراق و هەرێم ئیتر ئەوە نهجی کارمانە لە فراکسیۆن و ئەم ڕۆژانی دادش بێگومان ڕۆژانی بەڵێ ئەم ڕۆژانی کە ماویشم بێگومان ڕۆژانی سەعب و قورس ئەبن و لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان دەست پێشخەر و پێشەنگی ئەم پرۆژان دەبین کە دوجار لە ساڵی خەڵکی عێراق هەرێمی کوردستاندا دەشکێتەوە. بەڵێ کاک خەریب وەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەوە بپرسم لە ماوەی ڕابردوودا زیاد لە 100 پەرلەمانتار ئیمزایان کۆ کردەوە بۆ ئەم بارودۆخە ئابووریەی کە لە ڕێگەی بەهای یاخود با بڵێن نرخی دینار و هەروە نرخی دۆلار کاریگەرێ بۆ لەسەر بازاڕەکان ئەم هەنگاوە بەرەو کوێ دەچێت لەم دانیشتانەی کە دەستی پێکردوێتەوە پەرلەمانی عێراق لە ئەم
جلسه ئەمڕۆ کە ئیعلانی بۆ کراوە لە ڕاگەاندنی پەرلەمان هیچ خەڵک ئاماژە بۆ نەکراوە، بەڵام لە خاڵی کۆتایی لە مناقەشەی عام بێگومان هەموو جلسەکانی پەرلەمان وایە کە ئەتوانرێت ئەم حاڵەتانی کە حاڵەتی تاڕی و ناجێگیرن کۆمەڵێک پەرلەمانتار دێت یاخود چەند پەرلەمانتارە دێت ئیتر شڕەڤەی یاسایی خۆی دەکات. بێگومان ئەم خاڵک دەبێت کە ئەمڕۆ بێگومان دەوروژێندرێت و تا چەند پەرلەمان دەتوانێت کاریگەری لەسەر حکوومەت دروست بکات بۆ ئەوەی کە ئەم مەوزوعە حەسم بکات. بێگومان ئەو ناجێگیری دراو لە عێراق و بەتایبەت لە بواری دۆلار بۆتە ئاستەنگێک کە خەڵکی عێراق پێی نامرتاحە و بازاڕی پێش شێواوە و سلبیاتەکانی ئەم هەڵبەز و دابەزی دراو لە عێراقدا بگومان ئەگە هەر ئاوا بەردەوام بێت لە 1-2 مانگی کەدا سلبیاتی زۆر بەخۆ ئەبینێت لە بازاڕەوە. ومێ دەکەین کە بتوانرێت بۆ ئەوەی کە ڕادگەیەندراوە شتێکی کاتیە بێت لە وەزارەتی دارایی عێراق چەندی جار جومە لە بەپرسانی ئەم وەزارەتە بووە ئەوان ڕادگەن کە ئەم مەوزوعە کاتیە و تێناپەڕێت لەوەی کە باز لە هەفتەکە 1-2 هەفتە تێپەڕی ومێ دەکەین نەگاتە کۆتایی ئەم مانگەوە. ئێمەش لە پەرلەمان بێگومان ئەوەی کە درکی پێەکەین قسە و باسمان لەم چوارچێوەدا چڕە بێتەوە و هەوڵەکانیشمان وەکو فراکسیۆن لەم پێناوەدا و لە کۆی ئەم خاڵانی کە خاڵی کاریگەرن بۆ سەرکەوتنی دۆزی کورد بە گشتی و کۆی عێراق بەتایبەت پارێزەرێکی یاسایی باشە بین و شەڕکەرێکی باشە بین ئەوەی بتوانین ببینە مای خێر بۆ گەلەکەمان و بۆ خەڵک بەگشتی. بەڵێ زۆر سپاس بۆ خەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. دەست خۆش.